سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان هاوشێوەی سێکتەرەکانی دیکە بۆتە جێگەی ڕەخنەی شارەزانی پەروەردەیی تا ئەو ڕادەی هۆشداری لە شکستێنانی دەدرێت. لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا هاتووە کار بۆ بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکان و دروستکردنی قوتابخانەی نوێ و پێداچوونەوە بە پرۆگرامی خوێندندا دەکرێت، بەڵام بە بڕوای شارەزانی پەروەردە کەرتی پەروەردە بە بەراورد بە ڕابردوو پاشەکشەی کردووە. لە سەرەتای کابینەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەوەی کە ئەنووسرێ بەداخەوە ئەتوان بڵێم لە سەدا 5 نەهاتوۆتە سەرەوەی کە واقعی کاری لەسەر بکرێ بکرێتە عەمەلی. بە ئەوەی لە کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێم هەبوو بۆ کەرتی پەروەردە و فێرکردن بە بڕوای من هیچی جێبەجێ نەکراوە و تاوەکو ئێستەیش بگرە پەروەردە نەک بەرەو پێش نەچووە بەرەو دواوەشێتەوە و گرفتەکانی زیاتریان بووە و قەیران و ئەوەیش کە پێوترێ کێشەکانی کەرتی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە زیاترە چەق بەستووە. لە 6 مانگی ڕابردوودا لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لەسەر سیستەمی پەروەردە و ڕەخنەی شارەزانی پەروەردە لە خوێندنی ئۆنلاین هیچ قسەیەکیان نەکردووە لە کاتێکدا دەبوو پەرلەمانی کوردستان بە دۆداچوون بۆ سیستەمی خوێندن بکات. ئەوە قسەی بەڕێوەبەری پرۆژەی چاودێری پەرلەمانە لە ئەنستیتیوتی پێی کە کاریان بە دۆداچوونە بۆ کارەکانی پەرلەمان. ئەم لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە لە پەرلەمانی کوردستان تەنها 4 کۆبوونەوەی کردووە. لەو کۆبوونەوانەیە بە یەک حرف باسی خوێندنی ئۆنلاین و کێشەکانی و گرفتەکانیان نەکردووە و باسی جهد و هەوڵی خۆیانیان نەکردووە بۆ ئەم مەسەلەیە، لە کاتێکە ئەمە گرفتێکی گەورەیە. هەزاران خوێندکار ئێستا لە قەلەقیان نازانن چی بکەن، دایک و باوک گرفتی هەیە، پێویستی چ لە ڕووی سمارتفۆن و هەموو بابەتەکانی کەەوە چ لە ڕووی بوونی ئینتەرنێتەوە وەکو زەڕور نییە. ئەرکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا بوو، هەموو پسپۆڕانی ئەم بوارەی بهێنایە، سەدان راپۆرت و قسە و دیبیت و کۆنفرانسی بکردایە، دەیان جاریان وەزیرمان کردایەتە لیژنەکەی خۆیان بۆ قسەکردن لە ماوەی ئەم چەند مانگەی کە لە بەردەستیان بووە، نەک نەیان کردووە بە حرفێک لە خولی پاییزەکە لە چینەوە دەستی پێکردو باسی نەکردووە. تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ساڵی تێپەڕان، هێشتا ناوەڕۆکی کارنامەکەی لە جێی خۆیەتی و بەشێکی زۆر لە بەڵێنەکان جێبەجێ نەکراون، لە ناویشاندا باشکردنی سیستەمی پەروەردە بە بڕوای شارەزایان نەکەر باش نەکرا، بەڵکو بە جێبەجێکردنی سیستەمی ئۆنلاین هێندەی دیکە دۆخی پەروەردە بەرەو دواوە دەگەڕێندرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.